دوای وەستانی یاریەکانی خولی ناوی کوردستان و کۆتایی هاتنی یاریەکانی قۆناغی یەکەم، یاریەکانی قۆناغی دووەم دەستی پێکرد و لە هەفتەی چواردا یانی پێشمەرگەی سلێمانی لە یاریگای خۆی میوانداری هەولێری کرد. پێشمەرگەی سلێمانی لە قۆناغی یەکەم ئاستێکی خراپی پێشکەش کرد و لە دوا پلەی ڕیزبەندی دابوو، هەر بۆیە ژمارێکی زۆر گۆڕانکاری لە تیپەکەیدا کرد. لە گێمی یەکەم یاریزانانی پێشمەرگەی سلێمانی باشتر یاریان دەکرد و توانیشیان ئەو گێمە بە گۆڵێکی بێبەرامبەر بە پێشکەوتنی خۆیان کۆتایی پێبهێنن کە دانا کامەران لە دەقەی 11 تۆماری کرد. لە گێمی دووەم سەرڕای هەوڵەکانی یانەی هەولێری میوان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام یاریزانانی پێشمەرگە بەردەوام و لە ئاستە بەرزەکەیان و لە دەقەی 73 سالار حسێن گۆڵی دووەمی پێشمەرگەی تۆمار کرد. هێرشەکانی خاوەن یاریگا بەردەوامی هەبوو. دوای 3 دەقیقا لەو گۆڵە هاوڕێ جەلال گۆڵی سێمی بەخشیە پێشمەرگە. دواتر گۆڵبارانکردنی هەولێر بەردەوام بوو. مەهەنەت کەریم لە دەقەی 88 گۆڵی چوارەمی پێشمەرگەی تۆمار کرد. لە دەقیقانی کۆتایی یاریەکەش هۆگر حسێن گۆڵێکی بۆ هەولێر تۆمار کرد. یاریەکەش بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە بردنەوەی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات. بەڕاستی ئەمە مەرحەلەی یەکەمیش وەکو زۆربەی کەناڵ ڕاگەیانەکان ئاگادار بوون، وەکو یاری باشمانە کرد، بەڵام توانای گۆڵکردنمان کەم بوو. بەڵام بۆ گەڕی دووەم ڕاهێنەر کۆمەڵە یاریزانی بە توانای هێناوەتە تیپەکەەوە توانیوێتی تا ڕادەیەکی زۆر گۆڕانکاری لە تیپەکە بکە و سپاس بۆ خۆم یاریش لەگەڵ یانی هەولێر تیپێکی بەهێزە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم توانیمان بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵە یاریەکان لێبەرینەوە. من پیرۆزبای لە یانەی پێشمەرگەی سلێمانی دەکەم کە توانیان هەڵەکانی بەرگری ئێمە بخۆزنەوە و هەروەها نەتیجەکە لە ساڵحی خۆیان کۆتایی پێبێن کە بۆ ئێمە نەتیجەیەکی گەورە بوو. بەجددی ئەمڕۆ یعنی هێڵی بەرگریمان لە ڕۆژی خۆیدا نەبوو، هەروەها لە ئاستی پێویستدا نەبوو. سەرپەرشتیاری تۆپی پێشمەرگەی سلێمانیش دەڵێت گۆڕانکاری زۆریان ئەنجامداوە و هیوایان وایە بتوان لەم قۆناغە ئاستێکی بەرز پێشەش بکەن و لە پلەکانی پێشەوە نزیک ببنەوە. ئەمە لە بینی هەردوو قۆناغەکە دەستمان کرد بە گۆڕانکاری تقریبا 8 یارزان نەمان لە فرقە و 6 یارزانمان هێنا و حوتمیش جارێ ناو نەچۆ بۆ کشوفات. ئەم 6 یارزانە بەهۆی نقصانە فرقەکە یا بۆ بتۆکردنی فرقەکە هێناوانە تقریبا 4 یارزان لە هێڵە پێشەوە یاریەکەن و 2 یارزان بەرگەری. گۆڕانکارەکانی پێشمەرگەی سلێمانی لە یەکەم یاری ئامانجی خۆی پێکاو، یاریزانانی ئەو یانێش چاویان لەوەیە لەسەر ئەو ئاستە بەردەوام بن و کۆتایی بە ئەنجامە خراپەکانی قۆناغی یەکەم بهێنن. شڤان ڕۆڤ گەلی کوردستان، سلێمانی.